هەردیار بوو لە سەرەتاوە کە هەڵبژاردن وتەبێژی کۆمەڵی دادگەری لە ئەمیانی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا شەنوکەوی دۆخی هەرێم و مەترسی دواخستنی هەڵبژاردنەکانی کرد و ڕایگەیاند دواخستنی هەڵبژاردن حەقیقەتی دادگای فیدراڵیشی دەرخست. من پێم وایە ئەوە ڕێکەوتنێکی سیاسیە لەگەڵ بەغدا ئەنجام درراوە و ماهێت و حەقیقەتی ڕاستیان دامەزراوی بەغدادیشی دەرخست. هەر پێم وایە ئەو بۆچوونە پێکاوەتی کە پێی وایە کۆی عێراقیش بە هەرێمی کوردستانەوە هێشتانە ئەو دەوڵەتە نییە کە نمونە بێ لە ناوچەکە. لەبارەی سکاڵاکردنی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی ماوە بە سەرچووی هەرێمەوە لە دادگای فیدراڵی عێراق دژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و تێبێژی کۆمەڵ دەڵێ مادام سکاڵایان لە دادگا کردووە کەوایە بڕیاری بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن عێراقەوە جێبەجێ دەکرێت. پێم وایە قسەیەکم کردوتم ئەم سکاڵایە بۆ محکەمەی فیدرالی معنای غێری مباشری ئەوەی شەتا کە بە قەرارەکەی تری تەوتینی موچەش دەبێت ڕازی بن لەبەرەوە ینی گفتوگۆی شەیە و پێم وایە جۆرە لە ڕێکەوتنی شەیە تەوتیل لە ڕێی TBI بکرێت و TBI لەگەڵ ینی هەژماری من بخرێتە ناو TBIەوە نەک TBI بخرێتە ناو هەژماری منەوە. لەبارەی هەڵوێستی کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر دواخستنی هەڵبژاردن محەممەد حەکیم ئاماژەی بۆدا کۆمەڵی دادگەری لە سەرەتاوە دژی دواخستنی هەڵبژاردنە و 4 ساڵی دیکە لەیان بپرسن هەمان وەڵام دەدەنەوە. ئێمە قسەمان لەگەڵ کراوە ئێمە لە 2005 انتخاباتی لەگەڵ کراوە بەڵێ ئێمە قسە کراوە باسی ئێمە زین چۆنە باەک شت بڵێن کۆمەڵی دادگەری لەکوێ لێ بپرسن 4 ساڵیکە 4 ساڵێک انتخابات بێ دواکرێ دژی دواخستن دژی دواخستن عليها في هذا الدستور باهۆی بڕیاری ڕاگررتنی کارەکانی کۆمیسیۆن لەلایەن دادگای فیدراڵیەوە هەڵبژاردن لە مانگی 6 ئەمساڵ بەڕێوە ناچێت دواتریش کۆمیسیۆن ماوەکەی بەسەر دەچێت و توانای ڕێخستنی هەڵبژاردننی نابێت. ئێستاش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵێک بۆ درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن لە ئارادایە بەڵام و تێبێژی کۆمەڵ پێی وانە ئەم ساڵ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێ و دەشڵەی ئەگەری هەیە جارێکی دیکە کوردستان خۆلی شەشەمی پارلەمان نەبینێت. من تەسەورم وانە لەم ساڵ انتخابات بکرێ پێشبینیم وایە ئەگەر بکرێ کۆمەیکە ساڵی داهاتوو کاک حەکیمەیکە ماڵ لەسەر ئەگەر بکرێ باشە ینی بچێتە ساڵی داهاتوو لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق احتیمالەوەیەکە لە ینی ئۆپشنەکان تەسەوری خۆم و باسیشم کردو پێش تاعنی محکەمەی فیدرالی وتومە ئەگەر هەڵبژاردن دواکەوێ اتفاقی یەکێتی و پارتی لەسەر نەکە باشە ینی ڕوونە دوو زەختی ئەمریکا و ئێران و تورکیا و شتی لەسەر نەبێ کوردستان خولی شەشەم نابینی. بێباکی و نەزانی و لوتبەرزی دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی وای کردووە هەرێمی کوردستان ڕۆبەڕووی دۆخێکی سەخت بۆتەوە و شەرعیەت و مانەوەی کەوتووەتە ژێر پرسیارەوە ئەگەریشی هەیە هەر سکاڵایەک لە دادگەی فیدراڵی پرسیاری جدی لەسەر داهاتووی قەوارەکە دروست بکات. لأحكام المادة 119 من الدستور لذا فإن تكوين الأقاليم يعتبر